یەکەم تۆریشمان تەوەریشی تەندروستیە کە ئێمە ڕۆژانە پێشتر باسیۆمان کردووە کە بەهۆی گۆڕانی کەژوهەوە پەتاوەرزیەکان ڕوبەڕوومانە بێتەوە ئەم پەتاوەرزیانش بێگومان هەر لە منداڵەوە تا کەسێکی بە ساڵاتچوو کاریگەری خۆی بەچێڵێ لە کەسێکەوە بۆ کەسێکیکە نیشانەکانی جیاوازترە و لێکەوتەکانی جیاوازترەوە ئازار و کەوتن لە ماڵەوەکەی جیاوازترە و ئەمەش پێویستی بەچی ئەگەر بزانیت ئەم پەتاوەرزیانە کاریگەری زۆری لە سەبەجێشتی تەناکەس کە ڕێگەی بۆ بەری پزیشکەکانە کە بتوانن ئەوان بە پێ ڕەچەتە بتوانن دەرمان بەتۆ بە نەوەکو لە خۆمانەوە ئەو دوایش لە پزیشکەکەمانە پرسیین بۆ منەمانە دووباراکەینەوە بۆی هۆشیاریمانە بێ هاوڵاتیان لە خۆمانەوە دەرمان بەکارمێنین و ئەم پەتاوەرزیانە لەوانەیە بۆ کەسێکی ئاسایی بڵێ چەند ڕۆژێکە و سوڕێکە و ئەڕوات و نەجاتێ بێت بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ باسیکەین کۆمەڵێ نەخۆشی درێژخایانمان هەیە ئەم نەخۆشی درێژخایانانە پێکمان پزیشک دەرمانی تایبەتی بۆ کەسانە نووسیوە کە ڕۆژانە بەکاری بێنێت بێگومانەمە دوانێت لە دیارترینیان باشە بزانین چی نەخۆشیێکی درێژخایانی ترمانەیە کە ئەم پەتاوەرزیانە کاریگەری هەیە لەسەری و چۆن ئەم لەگەڵ کەسێکی ئاساییە خۆی چاپکاتەوە و لە هەمان کاتیشا ئەو دەرمانانەی نەخۆشی درێژخایان زۆر جار ئەمە بکەینە پرسیارێ ئەڵێم پەتایەگرم هیچدیام نامێنێ نانم بۆ ناخورێ پزیشکەکانیش ئەڵێم دەرمانی نەخۆشی درێژخایانە ئەبێنان خۆی ئەنج دەرمانەکەت بەکاربێنی ئەنج ئایا ئەمە لە گەنجێک بۆ کەسێکی بە ساڵاتچوو چی جیاوازیەکیە با ئێمە لەسەرمە بەردەوامین گفتوگۆکەین بەڵام پزیشکێکی بەڕێز لە لامان میوانە ئەوی زۆر بەڕێز دکتۆر هەرێم کەریمە پسپۆری نەخۆشیەکانی هەناوی و سنگ و بۆریەکانی خوێن بەڕێزیان ئامادەیەکە بفەرمێت بەخێر بێ دکتۆر مایتان باش بانی باش دکتۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت فەرموو بانی باش دکتۆر بەخێر بێت دکتۆر نەچووی بۆ فستیڤاڵی هەنار وڵی پارچوون پەشیمان بووم زەهر نەمێرە قەرەباڵ گوشتەکەی ئەروەڵڵا قەرەباڵە هەر خودی دوخولی کاتیتە بیدایی ماڵی خەزورانم هەڵەبجەین هیچەوە یعنی زۆر چووم هەدا دوخولە 45 دقیقە ساعتێکمان پێچوو ڕاستەکە هەر کەژنەبێ ڕۆژی تر هەیە دکتۆر بچن هەنار تا خزمشت هەیە بە تەلەفۆن بۆ من دێن و لێرە پارێکی دێنەگەی بێتە سەرەوە خۆتر لێ دوور ڕاگرتووە نەچوینە ناو هینەکە بارانیش بوو پار بیرتان بێت زۆر قوڕا و چڵپاو بووی تر نەچوینە سەرەوە ڕاستە لە ئەمانە ماڵی خەزور بوو نامە خواردوواتی ماڵۆزان کەمڕۆ لێر لە کورسات بەرنامەت هەیە ماڵیشە ماڵی خۆت بەڵێ بڵێ ئاوا چۆن دوتوەرە وێری بڵێ وڵا ناچم و ماڵی خەزورانیشم لێ خۆی گووانەچین خۆی دەباتەوە خۆی هەڵەبجەکە چۆن دکتۆر گیان بەس لەگەڵ فستیڤاڵ و قەرەباڵغیەکە نەبوون بیڵزبت ئەوە چین ناناتەکیت ئەوە چین یان بۆ پێش لەوێ داوامم هەبوو چەند ساڵە لەوێ بۆم 4 ساڵ هەر لاقاتی کەسی تریشمانێ غێریوانی ژانی هەم دکتۆرەکانی برادر هەم کەسانی تری لەوێ دەست خۆش چاوەکەم چینە سەر بابەتەکەمان دکتۆر من باسی پەتاوەرزیەکانمان کرد کە ئێمە ڕۆژانۆک و کەسی ئاسایی ئەیگرین و چەند ڕۆژێک ئەم سوورە لە گیانی ئێمە و بەڵام ئەمڕۆ بابەتێکی کەیە لەسەر نەخۆشیە درێژخایانەکان ئێمە توانین پێشوێ بچینە لای پەتاوەرزیەکان پۆلێنێ بۆ نەخۆشیە درێژخایانەکان بکەین ئێمە دووشت نەخۆشی بەردەوام لە جۆمانەیە نەخۆشی شەکرە نەخۆشی زەخێڵێ زەخت شاری خوێن بەدەر لەم دوانە چ نەخۆشیێکی درێژخایان هەیە کە هاوڵاتیان تووشیە بن و ئەگەر ئەم پەتایش ڕووی بێتەوە ڕوبەڕووی بێتەوە چی بەسەردێنێت بەڵێ زۆربەی نەخۆشە درێژخایانەکان یانمە بەسمانەوەیە کە کەسەکە چەند ساڵێکە لەگەڵیایەتی یاخود هەموو تەمەنی لەگەڵیا بێت ئەوە نەخۆشی درێژخایانە کورخایانەوەیە کە مدەی چەند مانگە چەند هەفتەیەک و چاوێتەوە نەخۆشە درێژخایانەکان من زمانی هالەوە گەڵی شەکرە نەخۆشی شەکرە زەخت بەڕاستی ڕاستەخۆ کاریگەری لەسەر سیستمی بەرگری ئینسان نییە مەگەر مزعفات یاخود کاریگەری لاوکەکانی دەرمانەکان یا زەخت بە شێوەیەکی گشتی تەسیرێکی کاریگەریەکی وا لەسەر بەرگری لە شی ئینسان دروست ناکە بەڵام شەکرەیەکە لە هۆکارانەی کە بەرگری کەسەکە دابەزێنێ نەخۆشەکانی تر زۆرە بە تایبەت ئێمە تەرکیز لەسەر نەخۆشەکانی سنگەکەین چونکە پەتای خۆتان نەزانن تووشی بەشی سەروی بۆری هەوا بێت ئەگەر ئەم کەسە خۆی بەشی خواروی بۆریەکانی هەوای کە مەسمان لە سی و لە بۆریە گەورەکانی هەوایە نەخۆشیێکی هەبێ بە تەکی دابەزێتە خوارەوە هەر لەوێ نامێنێتەوە بەو کۆرسەی خۆی لەوێ تاو ناکە لە نەخۆشیە درێژخایانەکانی سنگ و بۆریەکانی هەوا مەسەلەن ڕەبۆیە حساسیەتی درێژخایان مەسەلەن بە ڕیشاڵبوونی سیەکانە و تەوەسوعیان گەورەبوونی بۆریەکانی هەوایە کە بە ئینگلیزی برۆنکێکتێسی پێڵێن لە کوردێکەوە باڵێن گەورەبوونی بۆریەکانی هەوایە مەسەلەن ئەوانەی کە شێرپەنجەی سیەکانیان هەیە نەخۆشێکی تر هەیە کە پێڵەن COPD لەو کەسانی کە جگرەکێژن و لە مدەی چەند ساڵێک تووشی گیران و تەسکبوونەوەی بۆری هەوا بن ئەمە کۆمەڵە نەخۆشیە کۆمەڵە نەخۆشی بۆ ماوەی شەیە مەسەلەن سیستیک فایبرۆسیس کۆمەڵە نەخۆشی دوور و درێژە لیستێکی دوور و درێژ ئەمە تەنها ئیسیەکان
کامانە کەسەکە توش ئەبێت یعنی لەوە ناچێت لە ماوەی چەند ساڵێکە چارەسەر بکرێ چارەسەریش بکرێ ناچێت تۆبارێکی ئاسایی و کەسێک کە پێشە توش نەبووە ئەمانە بەڵێ ئەمە یەکێکە لەو کۆمەڵە لیستێکت پێڵەن نەخۆشی درێژخایەن پێویستە بە حەزەر و یان بە وریاییەوە مامەڵە لەم گۆڕانی کەش و هەوای و پەتای وەرزیا بکە هاتوو بەڵێ زانیاری ماوە مەمەسم لیستەکەی ترە کە نەخۆشی مەسەن درێژخانی گوچیلەکان کەسێک گوچیلەکانی سیز بوو بێ کەسێک غەسل بکە بەتەکی دەمە کاریگەری لەسەر بەرگەری کەسی ئەم بەرگری لەش ئەم کەسە هەیە لەسەر کیمیایی بەکاربێنە خۆشخانەی هیوا بێ لەسەر کیمیایی بێ یاخود تازە چارەسەری وەرگر بێ ئەشیعە بەکاربێنە یاخود ئەو نەخۆشی ڕۆماتیزمەکان کەسێک پرینی زۆڵم بەکارێنە ئەمە خودی خۆی ئەو دەرمانن مەناعی جسم دابەزێنێ یاخود خودی نەخۆشیەکە خۆی 15 ساڵە ڕۆماتیزمەی هەیە ئەمانە کۆمەڵی لیستن مەسەر نەخۆشیەکانی خوێن سەرەتانی خوێن کۆمەڵی ئەوانەی کە زەرعیان کردووە زەرعی گورچیلەیە زەرعی ئەندامەکانی تری لە شەکە ئێستا هەکرێ ئەمانە هەمووی بەراورد بە کەسێکی تەندروست ئاسایی بەرگری لەشیان کەمترە بۆیە ئەمانە پێویستیان بەوەیە کە بە وریایی و معامل لەم فترەیە بکەن و بە تەکید خۆ کوتانەکەش ضرورە بۆ ئەم گروپانە جا دکتۆر ئێستا ئەگەر هاتوو کەسێک ئەم نەخۆشیانەی هەبوو تووشی ئەم پەتایە بوو چی بکات؟ بەڵێ وڵ ڕاستەمە زۆر جار بە نەخۆشەڵم هەتا ئەکرێ نابێت توش بیت نابێت توشبی لەوانێ قورس بێ بە قسە خۆشە بەڕاستی چونکە ئەمانە خۆی ڕاستە لە ماڵەوە لەوا جێوێکی تایبەتیان بۆ دروست کرابێ بەرەوەی عیلاجیان زۆرە مراجعیان زۆرە بەڵام دوجار ئەمانیش لە ڕووی کۆمەڵایەتیەوە کچەزە و برەزە و ئەمانیان دێ مناڵەکان تووشانەکە خۆم لە ماڵی خۆیان لە ژوورەکەی خۆیان توش نابێ بەڕاستی لە مەکتەبێتەوە چه باوەشی پیاکە و ئەم پێوەیەتی کەسەکە تووشەکە بەڵێ گوازێتەوە ئەمانە باشین حل ئەوەی بەڕاستی خۆیان بکتن هەر لە سەرەتای بەردەستبوونی پێکوتەکەەوە کە ئەمە عادەتەن لە مانگی نۆ مانگی داد ئەم ساڵە مانگی دەوە بەردەست بوو سەرەتای مانگیدا کاتێکی زۆر گونجاوە کۆتایی مانگی نۆ سەرەتای مانگیدا ئەم کەسانە پێویستە ساڵانە خۆیان بکتن ئەمە ڕێگەی سەرەکیە بۆ ئەوەی توش نەبن یاخود کە تووشش بوون بە سووکی بیگرن خاڵێک ترەوەی کە کەسەکە توش بوو بەڕاستی ئەمانە پێویستەکە مراجعی دکتۆرەکەی خۆیان بکەنەوە باشە دکتۆر لێرە پرسیارێک دروستە بێت ینی ئەمەی بەڕێزی داماژەی پێی خۆیان بکوتن ئێسا زۆربەی هاوڵاتیان هەر لە دەستپێکی ئەوەی کە پەتاوەرزیەکان بێت ساڵانە خۆیە کوتێت ئەم کوتانە بەردەوامە زیانی نییە لێکەوتەی خراپی نییە بەڵێ بەڕاستی لە ڕووی زانستی و تا ئەسەر لێکەوتەیەکی وای نییە غیری ئەوەی کە کەسەکە مەسەلەن ئازارێکی کەمیە بێ لەواچە چەند ساعتە تایەکی کەمی هەبێ بەڵام ئەگە کەسەکە پێشتر خۆی کوتای و حساسەتی هەبێ هەستیاری هەبێ پێی یاخود هەستیاری بە مەسەلەن پرۆتینی هێلکە هەبێ ئەوها نابێ خۆی بکرێ ئەسڵا یان جاری یەکەم خۆی کوتاوە حساسیەتیە بۆ تووشی کێشەی تەندروستی بۆ جاری دووەم بەتەکی خۆی ناکرێتەوە بەڵام لە ڕووی زانستیەوە چەند ساڵە هەیە لە هەفتاوەشتاکان ئەم پێکوتەیە هەیە تا ئێستا کەسمان نەبینیەوە کێشێکی وای بۆ دروست بوو بێ هەندێک لێدوان هەیە لەواچەوە ینی هینێکی زانستیان نەبێ بەڕاستی سەرچاوێکی زانستیان نەبێ بەسەن پێکوتەی مناڵە کۆمەڵەشە دروستەکەن بەڵام ئەوانە تا ئێستا ینی هینێکی سلمێنراوی زانستیانی لە پشتەوە نییە زۆر باشە جا دکتۆر ئەم کەسانە زۆر جار بوون منە کەسێکە بەرزی پەستانی خوێنی هەیە ئەبینی دەرمانێکە بۆ کەسێکی ئاسایی ئەبێ بۆ ئەم نابێت هەر بۆیە ئەمان ئەبێت چی بکەن بۆ نمونە هەندێک جارێت تۆ ئایا پێویستەکە هەموو جارێک ئەم بچێتە لای پزیشک بۆ ئەوەی کە تووشی پەتا هەڵامەتە بوو چون وای لاتۆ لە دوای کۆرۆناکەەوە دکتۆر سێ مانگ جارێک هەمومان تووشی پەتایەکە بین دوای کوتانەکەیان هەر خودی کۆرۆناکە دوای کوتانەکەەوە هەم لە دوای کۆرۆناکە زوو تووشی پەتا بم هەموو کەسی ئاساییە ساڵانە 2 تا 3 جار بیگرێ دەکەم جان لە پاییزە دومیشان لە بەهارە لە مانگی 3 جارێکی کە کەش و هەوا گۆڕانکاری بەسەرایەت بەڵام بە تاکید ئەنی چێ نایگرێ ئەو کەسانەی کە مەسەلەن لە ڕووی تەندروستیەوە زۆر بەهێزن ئەنی بەرگریان بەهێزە وەرزشەکەن خواردنیان تەندروستە خەویان باشە مێشکیان تا ڕادەیەک سترێسیان زۆر لەسەر نییە ئەمانە بە تاکید بیشیگرێ مەناعی شەڕە بە کوردی خۆمانە ڤایرۆسەکە بە جورعەیەکی ژوەر ئەگرێ کە کەمە جوڕەکە تۆ بچیتە خەسەخانە لەناو کۆمەڵە نەخۆشابی هەیەکی چوار جا بپژمێ بەسەرتا بەتەکی لاوانە بەرگریشت بەهێزبی هەرتوژە بیت بەڵام تۆ لە کەسێکەوە دەستێک لە ئەمە ئەدەی کەسێک پێشتر پژمیوە نسبەتێکی زۆر کەم ڤایرۆسی پێوەیە لەواچە من باش بکەم توش نەبم بەرگریمە بەش ئەوواکە کە ئەو ڤایرۆسە نەهێڵە چالاک بێ لە لەشی منە ئەم کەسارە کاتێک کە تووشی ئەو ڤایرۆسە ئەبن بەتەکی چەند ڕۆژ یەکەم پێویستەکە هەر لە ماڵەوە بن کە زۆربەی ئەوانە هەرخۆیان هەر لە ماڵەوە ئیسراحەتن شلەمەنی زیاتر خۆن ئیتر سوپە شۆربای عەسیرە ئەو شتانێکە پێی ئەخورێ ئەتوانێت حەبی پاراسۆڵ بەکان بێنە بۆ ئازار حەپی کۆکە و شروع بۆ ئەمانە زۆربەی کار لە ماڵەکان یان سەیدەلەکانە بەردەست ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام بڵێت بۆ نمونە نەخۆشی درێژخایەنی هەیە بەتەکید کەسوکاری خۆی کەسوکارەکە ئاگادارن ئەمە ئەتوانێت چه 4 ڕۆژ یەکەم چانسێک با بە جسمی خۆی کە زاڵ بێ بەسەرم ڤایرۆسە بەتایبەت ئەگەر نیشانەی زۆر قورسی لێ دەرنەکەوە بێ
هەروەک پەتایەکی ئاسایی ئامە مەسمانە ئەگە چەند ڕۆژ یەکەم چارەسەر نەبوو مەسەلەن کەسە تووشی بە پەتا بوو و زەختی هەیە خۆ دەڵێن چەند شەکر و ئەوە زیاتر کاریگەری لەسەر بەرگری هەیە 5 ڕۆژی خایەنە چا نەبوو هەر کۆکەی هەیە تای هەیە ئەڕشێتەوە بەڵخەمی بۆ دروست بوو ئازاری سەرسنگی هەیە ئۆکسسیجینی دابەزی وشک بۆتەوە بەتەکی دەم کەسانە پێویستە بچنە ناوەندە تەندروستیەکان یاخود نەخۆشخانەکان چونکە دوای کە چووە خوارە و لێ کرد بە ئیتیاباتی سیەکان بەڕاستی لەوانێت 2 هەفتەی پێ بچێت جار هێچێتە عیناش هەدەفەکە لێم ئەوەی ئەو کەسانەی کە پیرن و بەتەمەن و یان نەخۆشی درێژخانیان هەیە نەوبەکان لێ قورس نەکەوە پێویستیان بە خەسخانە و عینایە نەبێت بە ساڵانەمەی هەرتی ئەکەوێت با نسبەتەکە زۆر کەمتر بێت لەوەی کە چاوەڕێکرێت باشە کێمە باسی نەخۆشی درێژخانەکەن ئێوەی پزیشک بێکمان ئەگەر کەسێک شەکرەی هەبێ حەبتان بۆ داناوە ڕۆژانە بکاربێنە دەرمانتان بۆ داناوی تر بەپی جۆری شەکرەکەی چی پێویستە بۆتان داناوە ئەم کەسەر لەگەڵ بەکارێنانی ئەم دەرمانە ئەزین ئەم دەرمانە بۆ چارەسەرە بەڵام لەما کاتیشە مادەی کیمیاییە لە جەستەیە تا چەند ئەم دەرمانانە بەرگری لەشی ئەو کەسانە کەمەکاتەوە وەک لە کەسێکی ئاسایی ئەگەر چووە سەرمایەکەەوە ئەم زووتر توش بێ وەک لە کەسێکی ئاسایی بەڵێ هەندێک لەو دەرمانانە ڕاستەخۆ کاریگەریان لەسەر با بڵین بەرگری لێرەژ نییە باشە بەڵام سەنسە تۆ شەکرە مەسەن کەسێک چەند جۆرە عیلاجە خوا خودی بەرزبوونەوەی شەکرەکە دقاتی و سەدقاتی ئەوە کاریگەری خراپتری هەیە لەسەر بەرگری لەشی وەک لە حەپەکە دەرمانەکان کە بەکارێنێ بەڵام بە تاکید هەندێک دەرمان هەیە کێمە زیاتر بۆ ڕۆماتیزمە بۆ ڕەبووە کە پێڵەن کۆرتیکۆستیرۆید یان ئیمونۆسەپرێسە هەر ناوەکەی خۆی بەخۆیە گە بیکەی بە کوردیانی بەرگری دابەزێنەر بە تاکید ئەمانە ڕاستەخۆ کاریگەریان لەسەر بەرگری کەسەکە هەیە بەرگری لەشەی ئەو کەسە دابەزێنی بۆی ڕەتفعلی جسمی خۆیان بەرگری سیستمی بەرگری نەبێ بۆ ئەو ئەندامە بۆ ئەو نەخۆشی کە هەیەی دەمایەکە ڕۆماتیزمی مەفاسیلی هەیە جمگەکانی هەیە بەهۆی بەرگری جسمەوە دروست بێ ئەمە هەمووی بەرگری لەشی دابەزێنی بۆی کەمترین کاریگەری هەبێ و کەسە بتوانێت ژانێکی ئاسایی بەڕێ بکایان لە ڕووی ڕۆماتیزمەکەەوە بەڵام لەوە کاریگەری دەرمانەکان کە وەک ڕێزباسیەکەی دابەزینی بەرگری سیستمی بەرگریەتی و تووشی ئیتیهاباتی چەند بارە بێتەوە خۆی زۆر جاریش پرسیاری ئەوە کەی ناڵین بۆ نمونە دکتۆر ئێستا وای لێ هاتووە هەر لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین لاوەزبوونێکی یەکجار زۆری پێوە دیارە بەرکەوتن نەماوە ینی ئێستا دانی لە ڕووی ژیان و شێوازی ژیان و سێرەکەی ئەم مناڵە بە هەوا گۆڕکەیەک نەخۆشەکەوێت پەتاگرێ ئەم پەتایشی کرد ئەنواع جۆر و شروعی بۆ بەکارێنن یعنی ڕۆژێکیان من یەکێک لە ژنە پیرەکان دکتۆر لەوانەیە تۆزێ لە زانستە تەندروستیەکە شۆتور بێ ئەڵێ ئێمە لە ڕابردووە چەند مناڵێکیشمان هەبوو نەخۆشی ژەکەوتن نەبەخوا شروع بشمانایە و نەشتیشمانەیە ئەوە بەڕێز داماژە بووی بەڵام لە ئێستا ئەم نەبوونی بەرکەوتنە و ئەم مناڵانە تێکەڵبوونیان نییە و خواردنیان تەندروست نییە و بەردەوامیش بە شروع بوو بە دەرمان گەورابن ئەمە نەکە لە مناڵیانە بۆ داهاتووشیان هەروانە بێ خراپتر بێت و بەرگریان کەم بێتەوە و ڕوبڕی کۆمەڵە نەخۆشیش بنەوە بەتاکید بەڵام یەکشتەیە ئەو گۆڕانکاری ئەم پێشکەوتن و داهێنانەیە بەڕاستی خۆمان هەر لەوانە بزانین پێشتر مناڵ لە بن دەرگای یاریە کە دوو ڕاکە ڕاک و هەت خۆری بەرەکەوت و خواردنی لە دەرەوە خوارد بەڵام ئێستا خۆ دەزانی هەمووی لە ماڵەوە خەریکی ئایپاد و تەلەڤیزۆنە نەخۆری بەرەکەوێت نەقسی ڤیتامیناتیە بە کەمی ڤیتامیناتیە بێ بەتاکید ئەمە کاریگەری لە سیستەمی بەرگریە بێ خۆی توێژینەوە هەیە لەسەر ئەوە کە کەسانی لە مناڵیە تووشی بەرکەوتنی بەکتریایان نابێت زۆر تووشی هەستیاریە بن لە داهاتوو قسەکە ئەوەی ئایا تۆ ئەتوانی نسبەتێکی کەم توش بیت وەتی خۆشی لە ڤایرۆسی کۆرۆنا باسی ئەومانکەی کە مەسەلەن تۆ بە جوڕعی کەم وەریگری وەکەوە خۆت بکتی بەڵام تۆ چانسە نازانی ئایا ئەو نسبەتی کە وەری ئەگری تووشت دەکا یاخود بەس بەرگری جسمە دەجوڵێنێ ئەگە بتوانانی ئەو کەمیە دیاری بکەی بەڵێ بەڵام کورسیشە تۆ ڕۆژانە خۆت بخەیتە بەر مەترسی توش بوو بە نەخۆشیە بۆی بەرگری جسمە دروست بێ ئەی مجازەفەیە بن بەعنی سەرکەشیە باڵێ هەندێک جار کاتێک باسی ئەم کوتانە کرێت و ئەوەی کە بۆ خۆ و ڕاگرتن لە نەخۆشیەکان و لە هەتاوەرزیەکان ئەو منداڵانش کە بۆ نمونە ئۆتیسمیانەیە ئەو منداڵانەی کە لەوانەیە بەرگریان لاوازە ئەمانش زۆر لە سەریان هەستیاری وجودی هەیە و بوونی هەیە لەبارەی ئەم منداڵانەوە چی ئەوترێت خۆی بزەوت گروپێکی تر لەوانەیە کە پێویستە خۆیان بکتنیان پارێزی بکەن لە وەرزەیە یەکەم ئەوان ئەو مناڵانەیە کە کەسێکی چاودێریانەکە کەسێکی تر دایکیانیان چاودێری کۆمەڵایەتیە ئەو کەسێک کە چاودێریەکە بێ خۆی بکتێ چون کە نەخۆشەی گواستەوە بۆ ئەو مناڵە ئەگوازێتەوە یاخود نەنکێک داپیرەیە کەسێکی هەیە لە ماڵ و خزمەتیەکە ئەبێ ئەم خۆی هەموو کەسە پێش هەموو کەسە خۆی بکتێ چکەمە چێتە دەرەوە لە دەرەوە ڤایرۆسەکەیانە تووشی ئەو پیر و پەکەوتەیەەکە کە لە ماڵ و خزمەتیەکە مثلەن خەسەخانەکان کارمەندانی توبی پزیشکان ئەما نابێت لە سەرەتای پرۆگرامەکە بەڕاستی خۆیان بکتن چکەمان ڕۆژانە بەرکەوتیان هەیە لەگەڵ نەخۆشە یان ئەمانە خوانێ بنەوە ماڵەوە کە سوکارەکان کە کەسێکی بە تەمەن و نەخۆشی درێژخانە ئەوان تووشەکەن بۆ خاتوونی دووگیانیش ئەتوانێت خۆی کوتێ بەتاکید با یەک ڕاستی بڵین هەموو کەسی ئەتوانێت خۆ بکتێ
يعني هیچ کەسێ لەما خۆی بە دەرنەکە لە ڕاستە بەتایبەت ئەو کوتانێکە بە دەرزەکە ئەکرێت سەرشان چونکە دوو جۆر کوتانمانێ بە قەترەکە ئەوە قەترەکە ڤایرۆسێکی متکراوە هەموو کەسێ ناتوانێت خۆی بکتێ بەتایبەت ئەو گروپی کە بەرگری لەشیان هەیە کەمە ئەوە ناتوان چونکە لەواچە توش ببن بەڵامی دەرزیەکە مردووە ڤایرۆسی پرۆتینی ڤایرۆسەکە لەبەر زۆر کێشەی نییە هەموو کەسێ لە تەمەنی 2 ساڵ ئەسەن ئێستا ئەڵێ لە 6 مانگەوە هەتا 65 ساڵ ئەتوانێت خۆی بخوتێ ئەمە اختیاریە هەموو کەسێک بەڵێ بەڵام ناڵێن اختیاریە بەڵام ئەمە مەجالێکی تایە لەبەرەوەی لاواچی خودی ڤاکسینەکە پێ کوتەکە بەشی هەمومان نەکە بۆی ئەو گروپە کە مەترسیان زیاتر لەسەرەکە باسمان کرد دایکانی دووگیانە ئەو گروپانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەو کەسانی کە چاودێری کەسێکی بەکەوتاکان یان لە ئەوانەی کە بە ساڵات چوانە ئیژەکەن و کارمەندانی طبی پزیشکان ئەمانە ئەو گروپانە کە زەرورە ساڵانە خۆیان بکتن باقیێکی تر ئەگەر مایەوە دوای ئەوان ئێمەژەی خۆمانە قتین دکتۆر لە پێشەکەیەکەشا باسیۆم کرا هەندێک لەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە پێی ڕێنمای ئێوەی پزیشک پێویستە دەرمانەکانی لە کاتی خۆیان بەکاربێنێ ئەم دەرمانەش پێویستی بە خواردنی تەندروستە بە تەنیا خۆی کاریگەری زۆر باش بەجێنێڵێ زۆرمان بینیوە و کەسانی بە تەمەنن کە تووشی ئەم پەتەیا بن ئیتر هەموو کەسێت بە کۆمەڵە نیشانە دەرەکێت هەیە بە کۆکەیەکی خورس هەیە بە تایەک هەیە بۆیەکە یاڵێ ئەمەە شەکەت مشتی هاوشتیشم لەماوە بۆ خواردن ئەو کەسانە چی بکەن لە کاتە یاخود هەگەر خۆیان هیچ نەکەن ئێمەیەکی گۆکو گەنج وەکو کەسوکاری ئەوانە چۆن یارمەتیان بەڵێ خۆی لەگەڵ تام ینی زۆر سکچۆن ڕشانەوەی لەگەڵای ئەسڵان خۆی ڤایرۆسەکە جارکە ئەو بەشی سەرۆی توژە بێ قوتیە داتەوە ڤایرۆسەکە چێتە بەشی کۆندامی هەرسە تووشی سکچۆن ڕشانەوەیەکە ئەمانە ئەگەر توانی خۆی بە وردە سوپ و شۆربا و شلەمەنی بخوا باشە ئەگەر نەیتوانێت و کاتە زۆر جارەمە پەناوایەوەی مغەزیان بۆ هەڵەواسی بۆی وشک نەبنەوە گورچلەکان هێستس نەبێ یاخود هەندێ شروبەوەی مشەهی وەتوانی هەندێک ئەوانەی کە با بڵێن ڕشانەوەکان چارە سەرکرێ بە دژە ڕشانەوە بە شروب بە حەب بە دەرزی ئەتوانین بۆی بەکارێنی یعنی مەرج نییە هەموو کەسێکە گرتی بە شێوەیەکی ئاساییتی پەڕێنێ هەچەنە لە سا 85 بۆ 90 ئەوانی توژە بن ئاساییە 5 ڕۆژ تا هەفتەیەک و خۆیان چابنەوە بەتابەت گەرەوە بێتەوە کەسە خۆی ئیسراحەتێکی تەواو بە جسمی خۆی کرێکارە 2 ڕۆژ خێرەکە باشبیان تێکەڵێ لە خۆیدا ئاڵا جسم باش بچێت و سەر کرێکاری سەرێکی دوای 2 ڕۆژکەیەتەوە لە دوکەوە خۆم لێ هاتەوە ینی ئەوە هەیە لەو ماوەی چەند ڕۆژی یەکەما کە ڤایرۆسەکە هەستەکەی وەرەگرتووە باشتر بە تەواتی ئیسراحەت بی لە ماڵەوە هەر بکەوی بۆی بەمانای کەلی باسی تێکەڵەکە و کرد هێمە هەموو جارێ باسیەکەین لە بەرنامەکە لەوانەیە ئازارشکێنێکی زۆر زوو بێت ینی خێرا تۆ چاکاتەوە بەڵام وەکو پزیشکێ لە ڕووی زانستیەوە تۆ چیاڵی بۆم تێکەڵێ بەڵێ تێکەڵەوەی لای خۆمان هەیە ڤۆڵتارین و دیکادۆن تێکەڵەکەن بەو بەڕێزانە کارمەندانی تۆبی لە ڕاستی لە ڕووی زانستیەوە دیکادۆن لە چەند ڕۆژی یەکەمە قەتعیە نابێ بەکاربهێنرێ ڤۆڵتارین ئازارشکێنە خۆتان نەزانن پاراستۆک پاراسۆڵەوە گروپێ بار حاڵە کەسی حساسیەتی نەبێ کەسی قورحی ماعیدەی نەبێت توانێت بۆی بکرێت بەڵام دیکادۆنەکە زۆربەی ئەو هەندێک توێژینەوە هەیە کاریگەریە لاوەکەکانی ڤایرۆسەکە زیاد کامیل زمنیە ئەوەش کە یا لە پەردەی دڵ دێڵم مایۆکاردایتس ئەو کەسانەی کە ئەم بڵێن ستیرۆید بەعام بەکاریان هێناوە لە سەر چەند ڕۆژ یەکەمە کە ڤایرۆسەکە لە کاتی گەشەکردن لە خوێنی ئینسانە ئەو کاری ئەو مزعفاتەی زیاد کردووە لەبەرۆ تکە ئەگەر بکرێ پاراسۆڵ بەکار بهێنرێ ڤۆڵتارین ئەگەر و کەسە کێشەیەکی تەندروستی وای نەبوو بەڵام تا ئەکری لە چەند ڕۆژ یەکەمە دیکادۆن یاخود جۆرەکانی دیکادۆن بەکارنێنرێ ئەم کیسانەی کە دایم لە گیرفانیانەیە زۆر کەسێ کردوێتی بەخۆ بڕوا بکە پەرداخی ئاوێنە تێکات ئەمە تا چەند شەر ڤۆڵتارینە بەڵام پێکاتەکەی جیاوازە وڵی ئەو ئەلمە دەرما خۆ دەزانی کیمیاییە ئەگەر کەسێک زەرور نەبێ مەسەن تۆ سەر دێشە لە ش دێشە زەکەی شەکەتی چی سەر خێوە گەشتێنی چ پێویستەکە حەبێ بخۆیت و بڕۆیتە ناو بازار پیاسە بکەی ینی قسەکە بێ خۆت لێکدانەوەی بۆ بکەی بەڕاستی خۆکرێ بەڵێ حەبێ بخۆیت و ئازارن نەمێنی و بکەیتەوە سەرەوە بەڵام ئەگە تۆ زانی بە شتێکی سروشتی چارە سەرەوێ تاکید پەنا نەبێتە بەر بابەتێکی کیمیایی ئەسڵەن دکتۆر هەر لە کۆنا کاتێکە سەرشان تووشە بوو ئەیان بەست مە هەر لە پزیشکێکی بەڕێزم بیسوەتی ئەوە زۆر ڕێگەیەکی باشە زۆر جارەهاوە بە شلیبی بەسیت ئازارەکەشی ئەشکێنە پێویستە بۆ حەبەژنەکەوتۆ سەر هۆکارێکی مەسەلانە تەشەنوجات دەکەێت بێت تۆ زە بەدەستێکی نەرمە و شێلن یان حمامەیەکی خاوە بێت و ئازارەکە نامێنێ زۆر باش دکتۆر لە ئێستاە ئەبینین پەتا زۆر بڵاوە نەکەر بۆ کەسانەکە نەخۆشی درێژخایانیان هەیە زۆرێک لە هاوڵاتیانیش تووشی ئەبن و ئەم پەتای هەتاکو دێ لە ئێمەیە قورستر تووشی ئەبن
ئەڵی ئەو بەهێزتر ئەبێ مەژەمەە دەرمانی کیمیایی بەکارهێنین ومان کردو ئەومان کردو بە شێر لە خۆمانە. جا دکتۆر ئەگەر بەڕێزت وەکو دووە پرسیاری من لە جەنابەت پێمان بڵێ ڕێنمایی بەڕێزت بۆ هەمومان چێن نەک هەر بۆ ئەو کەسانی نەخۆشی درێژخایەنی خۆی هەریە گروپین بێکەوە ئەژینانی خۆ کەسانی کە نەخۆشی درێژخانە بێکەوە ژینانی ڕاستی من توژمە و توژەکەم توژ هەمووی ئەگوازرێتەوە نەتوێت لە ماڵەکان بێت بێخەسەخانای مەسمە نمونە. بەعام ڕێنمایەکان بۆ ئەوەی کە لە سەرەتای پاییز بەداخواوە وشکە ساڵی و ساردە ئەمە جەوێکی زۆر لەبارە بۆ چالاکبوونەوەی ئەو گروپە ڤایرۆسی کە هەر خۆی هەیە لە هەوایە بەڵام پاییزان بۆ هۆی ئەو کاریگەری و گۆڕانکاری کەش و هەواوە چالاکە بنەوە. یەکەم شت ئەوەیە بەڕاستی دوورکەوینەوە لە قەرەباڵغی جا قەرەباڵغی کۆمەڵایەتی بێ قەرەباڵغی بۆ نەوشتەکان بێ لەوێش کە قەرەباڵغی دروست دەبێ زیاتر کەمترین باوەش و ماچکردن و تەوقع و ئەمانە بەکاربێنی یاخود من نەچمە کۆمەڵگەیە چەند تۆقەیەکەم پێشەوەی کە هاتمە دەرەوە بە شتێک دەستم بشۆمیان بە جێڵێک پاکی کەمە پێشەوەی بیم لە دەم و چاوی خۆم یاخود ئێستا مەسەر ئەم مێزوشتانە زۆر جار کە لە بنکێکی تەندروستیەکی لە نەخۆشخانەیەک ئەچی لە عیادەیەک ئەچی تەکید ئەو چەند کەسێکی تایە کە تووشی ئەم ڤایرۆسە بوون بەرکەوتنە تا نەبێت لەگەڵ ئەو کەلوپەل و ئامرازانەی لەوێ هەیە بە تەکید باشترە بەرکەوتنە هەبوو بە تەکید پێشەوەی بێ لە لەشی خۆت و دەم و چاوت بیشۆی باشترە دووری نێوان خۆت لەگەڵ کەسێکە دانیشی با مەترونی و 2 مەتر بێ بە نمونە بە تف و بەڵغەم و ئەو تەنۆچکە ئاویانێکە لە کاتی قسەکردن و پشوین و کۆکە ئەگوازرێتەوە خاڵی تر ئەوەیە کە مەسەلەن لە کاتی پێویستان نەبێ نەچینە دەرەوە خۆمان سەرمان نەکەین ینی مەسەن تۆ خۆ دەشوی حەمامەیەکەیت و بە سپەلەیتە دەرەوە سەرما دەبێت بە تەکید ئەمە هەندێکی باشە کە تووشی ڤایرۆسەکە بیت چون ڤایرۆسی خۆی لە هەوایە چالاک بووە تۆشی یارمەتیە دەی جارێکی تر بچێتەوە ناو لەشی تۆ تووش بکاتەوە خاڵێک ترەوەیە کە مەسەلەن ئەو کەسانی کە تووشە بن ئیجازە وەربگرن نەچنەوە ناو کۆمەڵگە بە مامۆستایەکە لە ڕەوزەیەکە لە باخچەیەکی مناڵانە مناڵێک توش ئەبێ شووی باتی و جازەی باتە بینێتەوە ماڵەوە دکتۆر باسی مناڵانت کرد یەکێکەوەی مناڵ زۆر جار ئیتر ئەها ناسکترە ئەچێتەوە قوتابخانە ئەچێتە داینگە باخچە ڕێک لە مناڵی ترەوە خۆی لەشیا هەیە لە مناڵی ترەوە ئەمەنەی تر بۆی ئەگوازرێتەوە بەهێزترە بێ واتە هەر ئەبینی چەندێک فترێکی درێژ پێوەیەمێنێتەوە و هەروەها ئەم پەیوەندێکی نزیکی لەگەڵ دایکی هەیە زۆر جار دایکەکەش توش ئەکە یان دایکەکە خۆی مناڵی شیرەخۆرەی هەیە توش بووە ئەیگوازێتەوە ئەمە چی لێ بکرێت نمونە زۆرە ماوەیە چەند ساڵ چەند کەسێکی خۆمان تەلەفۆنی دوام سەهل لە کۆڵم نەبووەوە چی مناڵەکەم نادۆتە حەزانە ڕەوزە باوڵێن ئەم ساڵ هەر هەموو ڕۆژێ بۆمانێنێتەوە هەر جۆرە ڤایرۆسێکی ژێنێت بەڵێ دانەدانە بە هەموو یانەوە ئەنێ جا و بەڕێزانش کە لە عمرادیانەوە زۆربیان لەوێش جۆرە ڤایرۆسە گەێنەوە ئەوانیش هەر یعنی کاریگەری هەیە لە سەران بەتای بدو ڤایرۆسی ئەوان جیاوازە ئەمە هیچمان بەرگریمان نییە لەشمان بەڕاستی لەوانێ هەمومان بە قورسی بیگری ڕاستە گۆڕێ بەڵام کاتانە بەڕاستی کە مناڵەکەت هەستی کرد تووشە زۆربەی ئێستا لەخوا بەزاوێ قوتابخانەکانەوانە پەرستاریان هەیە هەر کەزانی نیشانەکانی لێ دەرەکەوێ باشترە ئەم مناڵە دایک و باوکی ئاگادار کاتەوە بینێتەوە ماڵەوە ڕێنمایی پێویستیش با بەوان کە ئەم مناڵە پێویستە بەرکەوتنی ئەو تۆی نەبێت دەمام بکەن لە ماڵەوە قاپ و قاجاق و خواردنەکان جیاب بکاتەوە مەسەلەن دەشۆردن و جێڵوین دابنێ لە ناوڕاڕەوەکانە کەمترین بەرکەوتنی بێ چەند ڕۆژ یەکەم 2 تا 3 ڕۆژ دوای ئێوە گەر بیشی گوازێتەوە ڤایرۆسەکە نسبەتێکی زۆر کە مەڵاوانە کەسی بەرامبەر توش نەکە بەڵام لە 2 ڕۆژ یەکەمە بە تەکید زۆرترین بڕی ڤایرۆس لە بەشی سەروی بۆریەکانی هەوا هەیە کە لە کاتی قسەکردن و ماچکردنەیەکە باوەشکاکردنێکە لەوانەیە ئەو بڕە پێویست با بە کەسی بەرامبەر کە ئەو توش بکات دەست خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانی بە هیوایەوەی بینەرەکانمان سوودیان وەرگرت بێ لەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیانێ ئیتر کەسانی بە ساڵات چوون لە ناو خێزانەکانمانە هەندێک کەسیش بەڕاستی لەوانەیە ئەم نەخۆشیانە شێبێ و هەر گەنجیش بێ بەڵام هەر پێویستە ئێمە هاوکاریان بین لەو کاتانی کە تووشی ئەم پەتیانە بن بە پێی ڕێنمایی پزیشکەکان و ڕەچەتەی ئەوانیش نەبێ دەرمان لە خۆمانەوە بەکار نەهێنی چکە زۆر جار دەرمانەکە بێتەوە هۆی لێکەوتەی خراپ بۆ جەستەمان و زیان بە شوێنێکی کەمانەگەێنێ هیواداری سوودمان پێگەیان دەبێتن و دەستی دکتۆریش خۆش بێجاریش دەست خۆش.